السلام عليكم ورحمة الله وبركاته. من وجهي باشی ئامادەی پرۆگرامی چارەکردنەوەی مێشکی یادگەم و من لە بەس چیرۆکی خۆم کەم کەەوە الحەمدولیلا چۆن توانین لە ماوەی 10 خولەکدا راپۆڕەیەک لەبەر بکەم کە پێشتر لە ماوەی سەعاتێ زیاتریش نەمدەتوانی ئەوەندە لەبەر بکەم و دواترش بیرمە چۆوە بە دووبارەکردنەوەیەکی زۆریش الحەمدولیلا دوای ئەوەی داخڵی ئەم پرۆگرامە بووم و هەندانی مامۆستایەکان و یارمەتیدانیان و بەردەوام بوون لەگەڵمان الحەمدولیلا گەیشتین بۆ ئاستا. ئەمەش فەزڵە گەورەی پەروەردگارمانە و یارمەتی مامۆستایەکانمان کە الحەمدولیلا زۆر لەگەڵمان بوون. سەرەتا من کە داخڵی ئەم گروپە بووم ڕاستی بینەری چەند فیدباکی چەند قوتابیە بووم کەەوە یعنی چۆن ئێستا من فیدباکی ئەدەمەوە ئەوانیش فیدباکییاندا یعنی وەک چۆن بڵێ باوەڕمان نەداکرد ئاخۆ دەبێ ڕاست بێ یادگەی دەستکرد هەیە نییە. بەڵام الحەمدولیلا کە داخڵی بووی اینجا بە خۆت هەست پێەکەی یعنی لاوانەیە ئێستا هەر کەسە بینێری بێ لاوانە بڵێ ئەمە شتێکی لاوانەیە ئەمە خەیاڵی ئەمە شتێکی ڕاست نییە یان چۆن ئێمە ژەروامان بیست کە الحەمدولیلا بەهۆی بووە باسکردنی پرۆگرامەکە لایەن چەند هاوڕێیەکمەوە الحەمدولیلا داخڵی بووم سوپاس بەخوای گەورە گەیشتم بۆ ئاستا و بیرکردنەوە تەواو ئەگەڕێت الحەمدولیلا لەبەرەوەی و چالاک دەکەن ڕۆژانە لەگەڵ وانەکان الحەمدولیلا یعنی لەبەرەوەی ئەوان لەگەڵ بەردەوامن هەفتانە بەلایانی کەم سێوانە بۆ دوانە بۆ سێوانی ڕاستەخۆیان هەیە لەگەڵ تا بەردەوام لەگەڵدا یعنی ئەگەر خۆت بتەوێت چالاکی هەموو شتێک وایە شتێک کە خۆت نەتەوێت بەهاقە سەرکەوتو ناوی ئەگەر خۆشت بتەوێت سەرکەوتو دەبی یعنی ئەوان چەند لەگەڵ بن خۆگەر خۆت هەوڵ نەدەی ناکرێت بەڵام گەر خۆت هەوڵ دەی هیچ شتێک قورس نییە پشتیوانی خۆی گەورە و بیرکردنەوە تەواو ئەگەڕێ یعنی بەرامبەر شتەکان جست و چارەکان لە ئیشەکانی خۆتدا ڕۆژانەت لە ئەرکەکانت الحەمدولیلا من سوپاس بەخوای گەورە ئیسفادەم لەو شتانە کردووە کە پێشتر یعنی زۆر یعنی بۆ کادڕێخستن بۆ شتەکان تەنبەڵی مەکرد لە شتەکاندا بەڵام کە چیتنەوە خۆی وا دەکات بیرکردنەوەی نێرەین تێدا نەمێنێ بیرکردنەوەکان هەموو پۆزتیڤ بنووە بەرەو پێشەوە بڕینەوە و هەر بگەڕێیتەوە بۆ دووە هەم ئەو شتانە یعنی هەیە بەڕاستی لێدا و زۆر زیاتریش کە ئێستا لەو چەند خولەکەمەدا باز ناکرێتن کە خۆت داخڵی بووی ئەزانیت چۆنە ئەوەش یعنی فەزڵی خوای گەورەیە کە الحەمدولیلا مامۆستایان توانیوە خزمەتە بکەن و الحەمدولیلا من کە ساڵی دووەم لەو قۆناغی پۆلی 12 داخڵی ئەم پرۆگرامە بووم الحەمدولیلا لە ڕووی خوێندنەوە زۆر ئیسفادەم لێ کرد بە کاتێکی کەمتر یعنی دەرسەکانم خوێند و لەبەرکردنەکانم زۆر باش وەک باسم کرد من لەبەرکردنەکان زۆر الحەمدولیلا ئیسفادەم لێ کرد وەک لە ئەدەبی کوردی باسی بکەم من ساڵ یەکەم لە ئەدەبی کوردیدا تقریبا لەبەرمە کرد بەڵام زۆر لە بیرمە چۆ بە ناڕەحەتیش یعنی لەبەرمە کرد دوایش یعنی هەر بیرمە چۆ یعنی لە ئینتیحامەکەدا بەشێکی زۆریم هەڵا کرد کە بەشێکی زۆرم هەڵا کرد چۆن بێ ساڵ یەکەم من دانیشتمەوە ساڵی دووەم داخڵی پرۆگرامی چارەکردنەوە الحەمدولیلا و ئیسفادەی زۆرم کرد لێی و توانیم کۆنەی 94 بەدەست بێنم الحەمدولیلا ئەوەش فەزڵی پەروەردگارمانە و یارمەتیدانی مامۆستایەکان و لە ئەدەبی کوردیدا هیچ پرسیارێکم هەڵا نەبووە الحەمدولیلا یعنی دووسێ پرسیارم هەڵا کرد لە کوردیدا ئەویش لە ڕێزمانەکەیدا و لە ئەدەبەکەیدا الحەمدولیلا هیچ پرسیارێکم هەڵا نەکرد و وەک گوتم ئەوەش فەزڵ گەورەی پەروەردگارمان بەسەرمانەوە و یارمەتیدانی مامۆستایەکان و الحەمدولیلا ئەو هەموو ئیسفادەی کە کردم یعنی هەمووی بە بەردەوامی بوو لەسەر پرۆگرامەکە و ئەگەر یعنی من چەند نوێژە دوور کەوتمەتەوە لێی الحەمدولیلا ئێستا شتی زۆر نوێتری هاتوتە ناو ڕاهێنانی زیاتر و شتەکان زیاتر پێشکەوتونە لە ناویدا الحەمدولیلا کە بەشداری بکە قەتیدا زەرەر ناکەی و ئەوەی دیش دەکەیت دۆسەر